چین یەکێکە لە گەورەترین هێزە ئابووریەکانی جیهان. دوودڵی گەورەش لەسەر چین تایبەتە بە خاوبوونەوەی گەژەی ئابووری لە 2 ساڵی ڕابردوودا، بە تایبەت لە 2019دا کە نزمترین ئاستی لە 30 ساڵی ڕابردوودا تۆمار کرد. ئابووری ئەو وڵاتە لە ئاستێکی هێندە باشدا نییە کە بەرگەی ئەو هەموو شۆکە بگرێت. جەنگی بازرگانی بێت یاخود بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە کە کاریگەری لەسەر ئاکاری بەکاربەر دەبێت و دەبێتە هۆی کەمبوونەوەی زیاتری خەرجیەکانی. مەترسیەکە ئەوەیە ئەگەر ئابووری چین خاو بێتەوە ئەوە گەشەی ئابووری جیهانیش زیاتر دادەبەزێت. من پێم وایە کە هەموو لایەک سەیری ژمارە پێنوێنە سەرەکیەکان دەکەن، بۆ نمونە داو جۆنس یان ستاندەرد ئەند پۆرس. ئەدای پێنوێنەکان جیاوازە. ئەو کۆمپانیانی زیاتر پشتیان بە گەشت و گوزار بەستووە زیاتر زەرمەند بوون، چونکە بەهۆی مەترسی ڤایرۆسی کۆرۆناوە خەڵکی کەمتر گەشت دەکەن. لەبەر ئەوە ئەم کەرتە زۆرترین زیانی بەرکەوتووە بەراورد بە کەرتەکانی دیکەی ناو بازاڕە داراییەکان. ئەگەر لە ڕووی مێژووییەوە سەیری کاریگەری ئەو پەتایانە بکەین کە پێشتر بڵاو بوونەتەوە، بۆ نمونە سارس، ئیبۆلا، ئەنفلۆنزای بەراز و ئەوانی تر، ئەوە دەبینین کە بازاڕەکان وەڵامدانەوەی خێرایان دەبێت. لە ئێستاشدا بازاڕی کاغەزە داراییەکان لاوازە، بەڵام بازاڕی قەواڵەکان بەهێزە. ئەمە ژواتای ئەوەیە کە نرخی سوود نزمە. جگە لەوەش تێگڕای ڕەهنی خانوبەرە نزمە و وەبەرهێنەران ڕوو دەکەنە کڕینی قەواڵە. بۆیە ئێستا هەلێکی باشە بۆ خەڵکی کە بە سوودێکی گونجاو قەرزی خانوبەرە وەربگرن.